بەیادی هاوڕێی سدیق کەمانگار شۆڕەژگەری کۆمۆنیست و ڕێبەری بەتوانەی بزوتنەوەی شۆڕەژگەرانەی خەڵکی کوردستان. ئەمڕۆ دووشەممە سێنزەی خەرمانان ساڕۆژی گیانبەختکردنی هاوڕێی سدیق کەمانگار یەکێک لە کەسایەتیە دیارەکانی بزوتنەوەی شۆڕەژگەرانەی کوردستان و بزوتنەوەی کۆمۆنیستی لە ئێرانە. کاتژمێر 2 بەرەبەیانی ڕۆژی سێنزەی خەرمانانی ساڵی 1368 هاوڕێی سدیق کەمانگار ئەنجامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران و ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا یەکێک لە یەکەم تێکۆشەران و هەڵسوڕاوانی سەرەتاکانی شقڵگرتنی کۆمەڵا، ئەنجامی کانونی پارێزەرانی ئێران، ئەندامی شۆرای شاری سنا و تەبێژی جەسوور و بەتوانای بزوتنەوە و خەباتی ڕادیکاڵی جنوبی کوردستان. لە حاڵێکدا کە خەریکی نووسینی وتارێک بوو بۆ دەنگی شۆڕشیێران ڕادیۆ کۆمەڵا لە کردەوەیەکی جنایەتکارانەدا لەلایەن خائن و بە کرێگیراوێکی کۆماری ئیسلامیەوە هێرشی کرایە سەر و گیانی بەخت کرد. هاوڕێی سدیق ساڵی 1325 هەتاوی لە ئاوایی ئافڕیانی سەر بە شاری کامیاران لەدایک بوو. قۆناغی خوێندنی سەرەتایی تا دواناوەندی لە کامیاران و کرماشان تێپەڕاند. لە ساڵی 1344 ڕۆیشتە زانکۆی تاران و ساڵی 1350 هەتاوی بڕوانامەی کارناسی باڵای لە زانکۆی زانستە سیاسیەکان وەرگرت. لە ساڵەکانی دەیە 1350 هەتاوی بە لەبەرچاوگرتنی ناکۆکی نێوان جوتیاران و خەڵکی ئاوایی دارسێرانی مەریوان لەگەڵ ماڵک و فئۆدالە کوردەکان کە شکلی خەباتێکی جەماوەری بەخۆ گرت بوو، هاوڕێی سدیق وەک پارێزەر دیفاعی لە مافی جوتیاران کرد. هەروەها لە مانگی پوشبەڕی ساڵی 57 هەتاوی بۆ پشتیوانی لە مانگرتن لە خواردنی بەندکراوانی سیاسی لە زیندانی سنا یەکەمین کۆبوونەوەی ناڕزایەتی لە بەرامبەر بینای دادگستەری ئەو شارە ڕێکخست. سدیق کەمانگار سیمای دەرەوشاوە و خەباتکار و بە ئەزموونی بزوتنەوەی کۆمۆنیستی یەکێک لە بەناوبانگترین و خۆشناوترین ڕێبەرانی جەماوەری خەڵک و بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان، ئاژیتاتۆر و وتەبێژی هەڵکەوتووی جەماوەری بوو. لە پتر لە 4 دەیە بەر لە گیانبەختکردنیەوە خەبات لە ڕێگای ڕزگاری چینی کرێکاری کردبووە ئامانجی ژیانی خۆی و لەمەوە بەدووە ژیانی پڕ لە هەڵسوڕانی لەگەڵ خەباتی کۆمۆنیستی و شۆڕژگەرانە تێکەڵکێشرا. دەستپێکی خەباتی ڕێکخراو لە ناو ڕێکخراوی نهێنی کۆمەڵا لە یەکەمین مانگەکانی دامەزرانیەوە دەرکەوتن وەک ڕێبەری بزوتنەوەی جەماوەری لە سەردەمی شۆڕش دژ بە ڕژیمی شا، بڵاوکردنەوەی چەندین بەیانیە وەک وتەبێژی ناوەندی پارێزەرانی ئێران بوون بە ڕێبەر و وتەبێژی بەرەی ڕادیکاڵی بزوتنەوەی شۆڕژگەرانە لە بەرامبەر کۆنەپەرستانی خۆجێیی و ئاینی لە جنوبی کوردستان بوون بە ڕێبەری جەماوەری ڕاپەڕی و لە شاری سنا، پاشان درەوشانەوەی وەک زمانی پارا و ئاگرینی خەڵکی ڕاپەڕی و دژ بە ڕژیمی تازە بەدەسڵات گەیشتووی ئیسلامی لە جەریانی نەورۆزی خۆیناوی سنە و لە شۆرای شۆڕژگەری ئەو شارە پێناسەکرانی لەگەڵ دادخوازی و بزوتنەوەی مافخوازانەی خەڵکی هەژار و زەحمەتکێشی شار و گوندەکانی کوردستان، بەشداریکردن لە نەبەردی شۆڕژگەرانە لە کوردستان وەک فەرماندەی نظامی، سەرپەرشتی و بەڕێوەبردننی دەنگی شۆڕشی ئێران ڕادیۆ کۆمەڵا کە خۆی یەکێک بوو لە نووسەران و وتاربێژانی بەناوبانگی ئەو ڕادەیە، بەشداریکردن لە چالاکیە جۆراوجۆرەکانی سیاسی و تەشکیلاتیەکان وەک ئەنجامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا بەشێک لە کارنامەی سیاسی پڕباری هاوڕێی سدیق کەمانگار پێک دێنن. ڕق و کینەی بەرپرسانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە هاوڕێی سدیق کەمانگار جگە لە ترس و خۆفیەوان سەبارەت بە پێگەی کۆمەڵایەتی و خەباتکارانەی دەگەڕێتەوە بۆ بەهار و نۆرۆزی خۆیناوی شاری سنا. هاوڕێی سدیق لە کۆبوونەوەیەکدا لە شاری سنا کە نزیکەی سەرجەم بەرپرسە پلە یەکەمەکانی کۆماری ئیسلامی جگە لە خومەینی تیادا بەشدار بوون، لێبڕاوانە دفاعی لە خەڵکی کوردستان و داواکاریەکانیانی کرد.
جنایەتی فەرماندەکانی پادگانی سنەی بەهۆی ئەوەیە کە دانیشتوانی بێدفاعی شارەکەیان بە ئامانج گرتبوو بە توندی مەحکوم کرد و ڕاشکاوانە ڕوو لە بەرپرسانی کۆماری ئیسلامی کرد و وتی بەڵێ من سدیق کەمانگەر وەک بەرپرسی شۆرا شار بەمبەستی بەرگریکردن لە خەڵکی شارەکە فەرمانی چەککردنی پادگانی ژاندارمەریم دەرکردووە. هەر لەو کاتەوە بەرپرسە ورد و درشتەکانی کۆماری ئیسلامی ڕقوکینەیان لە دژی سدیق کەمانگەر لە دڵگرت و بەردەوام لە فکری پیلانگیڕیەکدا بوون بۆ لەناوبردنی جەستەی ئەو. بەداخەوە ئەم پیلانگیڕیە سەرنجام لە سێنزەی خەرمانان و 2 ڕۆژ دوای وتارە مێژوویەکەی لە ڕێوڕسمی ساڕۆژی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێراندا بەکردەوە دەرهات. یادی عەزیزی هاوڕێ سدیق کەمانگەر زمانی ئاگرینی جەماوەری ڕاپەڕی و مۆبەلێغ و ئاژیتاتۆری کۆمۆنیست ڕێکخەری بەرجستە و فەرماندەی بەتوانە و لێهاتووی نظامی بۆ هەمیشە لە دڵماندا زیندوو دەمێنێتەوە.